وەفدێکی ئەنجومەنی باڵای هەڵبژارنەکانی کۆمەڵی ئیسلامی کە پێکهاتبوون لە هەر یەک لە مامۆستا محەممەد بامۆکی و مامۆستا ئەنوەر سەنگاوی مامۆستا دلێرگەرمیانی ئەندامانی ئەنجومەنی باڵای هەڵبژارنەکانی کۆمەڵی ئیسلامی سەردانی شاری کەرکووکیان کردو لەگەڵ بەرپرس و کارگەڕ و ئەندامانی مەڵبەند و قوتابیان و خوشکان و ئەنجومەنەکانی مەڵبەندی کەرکووک کۆبوونەوە. مامۆستا ئەنوەر سەنگاوی ئەندامی لیژنەی باڵای هەڵبژارنەکانی کۆمەڵی ئیسلامی وتی مەبەست لە سەردانی وەفدە باڵاکەی کۆمەڵ بۆ کەرکووک چاودێریکردنی کار و چالێکەکانی مەڵبەندی کەرکووکە سەبارەت بە هەڵبژاردنەکان و بانگەشەکانی سنووری کەرکووک بۆ سەرخستنی لیستی نیشتیمان و کاندیدی ژمارە 3 کۆمەڵ لەو لیستەدا. کۆبوونەوەکانمان ئەمڕۆ خۆی بینیەوە لە کۆبوونەوە لەگەڵ ئەندامانی کارگێڕانی سەرجەم ڕێخستنەکان و ئەنجومەنەکانی کۆمەڵی ئیسلامی لە پارێزگای کەرکووک کە گوێمان لێگرتن و ڕێنمایەکانی کۆمەڵی ئیسلامیمان لەو ڕۆ ئاراستەکردن بۆ سەرخستنی لیستی نیشتیمان لە پارێزگای کەرکووک هەموو لە چوارچێوەی ئامادەسازیەکانی کۆمەڵی ئیسلامی بۆ سەرخستنی لیستی نیشتیمان کە لە ڕۆژی دەستپێکردنی بانگەشەوە کارەکان لە سنووری پارێزگای کەرکووک و ناوچە جێناکۆکان بە چڕوپڕی لەلایەن ئەندامانی کۆمەڵی ئیسلامیەوە دەستی پێکردووە. لای خۆیەوە بەرپرسی مەڵبەندی کەرکووک سەردانی وەفدی باڵای کۆمەڵی بۆ سنووری مەڵبەندەکەیان بە گرنگ زانیوەتی هاتنی وەفدەکەی کۆمەڵ لەم کاتەدا بۆ کەرکووک گرنگە و چەندین بڕیاری گرنگ سەبارەت بە قۆناغی دووەمی بانگەشەی هەڵبژارنەکان لە سنووری کەرکووک درا. کاندیدی ژمارە 3 کۆمەڵی ئیسلامی لە لیستی نیشتیمان دەڵێت هەنگاوەکانی قۆناغی دووەمی بانگەشەی هەڵبژاردن لە کەرکووک با گڕوتینەوە دەست پێ دەکەن و بۆ ئەو مەبەستەش وەفدە باڵاکەی کۆمەڵ بڕیاری گرنگیان داوە. باسی هەڵمەتی هەڵبژاردنیان کرد، باسی ئەو پلانەیان کرد کە لە ماوەی ڕابردوودا دانراوە بۆ پلانی هەڵبژاردنەوە هەموو شاری کەرکووک کرایە تیم بەسەر تیمەکانە تەوزیع کرا بۆ ئەوی هەم لە هەڵمەتی هەڵبژاردنە هەم لە هەڵمەتی بانگەشەی ماڵ بە ماڵە زۆرترین ئەو شوێنانە کۆنتڕۆڵ بکەین و لیستی نیشتیمان و کاندیدی کۆمەڵی ئیسلامی بە خەڵکەکە بناسێنین بۆ ئەوی ئێمە هاتوین کە لەگەڵ ئەم دوو حیزبەیە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانیە لیستی نیشتیمانمان پێکەناوە ئەم لیستە بۆ ئەوەیە کە جێی ئومێد بین بۆ هەموو ئەو خەڵکانی کە ئومێد بەڕاو بوون. بەڕاستی خۆڕەخارێک لەم شارەیە هەبوو، زۆڵم و ستەم و جیاکاریەک لەم شارەیە هەبوو. ئێمە هاتوین بە پشتیوانی خوای پەروەردگار پاشان بە پشتیوانی ئەو جەماوەرەی شاری کەرکووکی خۆشەویست کە ئەگەر متمانەی خۆیان بدەنە کاندیدانی ئەم لیستە بە تایبەتی کاندیدی ژمارە 3 کۆمەڵی ئیسلامی ئومێدمان وایە کە کۆتایی بۆ خۆڕەخاریە بهێنرێ. هاتن تەشجیعی ئەندامانی خۆمان بکەن لەوێشەوە بۆ ناو خەڵک بۆ ئەوەی کە ئێمە شەرم نەکەین، ئێمە داوا لە خەڵک بکەین متمانەمان پێ بەخشن. ئێمە ئەو لایەنە سیاسیین کە زۆرترین خەڵک بە دەنگمانەوە دێ، ئێمە ئەو خەڵکانین کە نابێ بەڕاستی شەرم بکەین چکە شتێکمان نییە کەوا شەرم بکەین داوای لە خەڵک بکەین. کۆمەڵی ئیسلامی هێزێکە کە خاوەنی سەروەریە، هێزێکە خاوەنی هەڵوێستی خۆیەتی. ئەوانەی ئیدارەی وڵاتاکەن لە کۆتایی سەردانەکەیان بۆ کەرکووک وەفدی باڵای ئەنجومەنی هەڵبژاردنەکانی کۆمەڵی ئیسلامی کۆڕێکیان بۆ ئەندامانی پێشکەوتی کۆمەڵ ساز کرد و تیایدا مامۆستا ئەنوەر سەنگاوی و مامۆستا دلێرگەرمیانی لە ڕوانگەی قورئان و سونەت تیشکیان خستە سەر پرۆسەی هەڵبژاردن لە ئیسلامدا و بە گرنگیان زانی ئەندامانی کۆمەڵی ئیسلامی بە جۆش و خرۆشەوە بەشداری هەڵبژاردنەکان بکەن، کەسانی دەست بەدەست نوێژ و بۆ خواستوڵحاو بنێرنە پەرلەمان تا بتوانن داکۆکی لە مافی ڕەوای گەلەکەیان بکەن و ببنە بەرگری کارێکی سەرسەختی دین و ژینی هاونیشتیمانیانی کوردستان. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.